بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 4 و لاپەڕە 5. لاپەڕە 4 دەربارەی ژمارە گەورەکان واتە ملیۆنان و ملیاران. بۆ وێنە ئەو ژمارە گەورەیە کە تەمەشای دەکەم ڕەنگە هەڵەی بکەم لە کاتی خوێندنەوەی، هەڵەی بکەم لە کاتی نووسینی. بە ڕای من گرنگترین شت ئەوەیە دابڕانەکان دروست بکەم. هەمیشە لە لای ڕاست دەست پێ دەکەم، بێگومان ئەگەر فاریزە نەبوو، ئەگەر فاریزە هەبوو واتە لە لای چەپی فاریزە دەست پێ دەکەم. ئەگەر فاریزە نەبوو لە لای ڕاست لێرە یەکەم 3 دابڕان ناوی یەکەکان، ئەوە دابڕینی یەکەکان. 3 دیکە 3 ڕەنووسەکەی دی دابڕینی هەزاران، 3 ڕەنووسەکەی دی دابڕینی ملیۆنان. ئەوجا ئێستا زۆر ئاسان دەبی خوێندنەوە ملۆ ئەو ژمارەی، چونکە ئەو بازنە سەوزە ملیۆنانە. مانای چییە؟ مانای ئەمن هەر 3 ڕەنووسەکەی دەخینمەوە، ئەوها کو دەخینمەوە بە شێوەی ئاسایی 726 کە خینمەوە 726 ئەوجا وشەی ملیۆنی لۆ زیاد دەکەم، کەواتە 726 ملیۆن و ئەو وشە یان پیتی واتە گەیشتمە دابڕانی دووەم یان دابڕانی هەزاران. ئەوجا ژمارەکەی دەخینمەوە، کو دەخینمەوە وەکو شێوەی ئاسان 300، بەڵام کە 300ەکەم خوێندەوە وشەی هەزاری پێوە دەلکێنم، کەواتە کو بوو 726 ملیۆن و 300 هەزار و ئەوجا دێمە ئێرە، چونکە هیچم نییە بخینمەوە لە سفری زیاتر، کەواتە تەنیا 726 ملیۆن و 300 هەزار، هەزار و نییە لێرە هەتا شتەچی بخینمەوە، کەواتە خینەوەکەی ئەوهایە 726 ملیۆن و 300 هەزار و نووسینەکەشی هەر ئەوهایە. ئەوجا ئێستا لێرە زۆر بە باشی نووسرایە دانانی بڕەکان، ئەو بڕە یەکەکان، دوایە بڕی دابڕینی هەزاران، دوایە دابڕینی ملیۆنان، نەک بڕە دابڕین. واتە هەمیشە لە کاتی نووسین، بە تایبەتی نووسین بە کۆمپیوتەر، کە دەبینین مەودایەک هەیە لە مابینی بڕەکان کە تا تێکەڵ نەکەین، دەنا زۆر ئاڵۆزە خوێندنەوە و نووسینی ئەو جۆرە ژمارانە. واتە لە کاتی نووسین زۆر باشە ئەو 3 ڕەنووسەی لە تەنیشتێک بنووسم ماوەچی بهێڵمەوە، ئەوجا ئەو 3 ڕەنووسەی بنووسم ماوەچیش بهێڵمەوە، ئەوجا ئەو 3 ڕەنووسەی بنووسم کە خوێندنەوەکەی تێگەیشتنەکەی زۆر ئاسان دەبی. ئەوجا ئێستا لە خانەکان ئەگەر دایانێم دابڕینی یەکەکان هەمیشە 3 خانەیە، ئەویش یەکان، دەیان، سەدان. دابڕینی هەزارانیش ئەویش هەر 3ە، دیسان یەکان، دیسان دەیان، دیسان سەدان. دابڕینی ملیۆنانیش هەر 3ە، یەکان مەبەستیان 1 ملیۆن، دەیان مەبەست 10 ملیۆن، سەدان مەبەست 100 ملیۆن. بەڵام لە کاتی خوێندنەوە ئەمن ئەو 3 بەیەکەوە دەخینمەوە 726 ئەوجا وشەی ملیۆن، کەواتە زۆر ئاسانە ئەگەرە من بزانم ڕەنووسەکانی خۆم لە خانەی دانێم و لە دابڕینەکانیشیان لۆ دروستکەم. بێگومان زۆر شێوەی نووسینی ژمارە هەیە، گرنگترینیان بە نووسین بە ڕەنووسی وەکو ئێرە، بەڵام شێوەی بە پیتیش هەیە و بە درێژیش هەیە. بە درێژی مانای چییە؟ واتە بۆ وێنە ئەو هەفتەی دەنووسم، دەست پێ دەکەم ئەو هەفتەی دەنووسم لێرە،
ڕەنووسەکانی دی دەژمێرم هەمویان دەکەمە سفر. 1 0 2 0 3 0 4 0 5 6 7 8 واتە 7 سفری لە لای ڕاست هەیە دەنووسم. لێرش ئەگەر تەمەشاکەین 8 سفرە، ئەوە 3، ئەوەش 3 دەکا 6، ئەوەش 2 دەکاتە 8. لە چێ هاتی ئەو سفرانە؟ لە بەهای ڕەنووسی 7 بەهایەکەی زۆر بەرزە، 100 ملیۆنە. کەواتە تەنیا یەک ڕەنووسی دەنووسم، ڕەنووسەکانی دی هەموو هەمیشە دەبی سفر بن. چەند سفرن؟ چەند خانە لە لای ڕاستی هەفتەکە هەیە هەمویان دەکەمە سفر. ئێستا دیسان دووەکەی ئەو جارەی دەنووسم کە دووم نووسی ئەو خانانەی لە لای ڕاستی دووەکەیە هەموو وەکو سفر دەیان نووسم. بێگومان ئەگەر لێرە 8 خانە سفر بوو، لێرە دەبی 7 خانە سفر بی. کەواتە ئەگەر بخین تەمەشاکەم 3 ببورن 6، ئەوەش 7، واتە 7 سفر هەیە، چونکە بەهایەکەی بەهای 2 20 ملیۆنە. ئەوجا شەشەکەی کو دەنووسم، شەشەکەی دیسان دەنووسم و ئەو خانانە 1 2 3 4 5 6 هەمویان دەبنە سفر لە لای ڕاستی شەشەکە. ئەگەر تەمەشاکەم 3 و 3 دەکاتە 6. ئەوجا پاشی ئەو 3ش دەنووسم، ئەو هەموو سفڕی لە لای ڕاست لۆ دەنووسم. ئیدی تەواو بوو. 5 سفرە. ئەوە نووسین بە شێوەی ئەوەی ڕاستی بی باشترە بمانگۆت بە شێوەی بەر بڵاوی، بەڵام لێرە شێوەی بە درێژی بەکاردێ، هەرچەندە ئینگلیزیەکەی واتە بەر بڵاوی، بەڵام کێشە نییە. ئێستا ئەوە ملیۆنان بوو. ئەگەر باسی ملیاران بکەم، ملیار چییە؟ دیسان دابڕانەکان دروست دەکەم، دابڕینی یەکەکان، دابڕینی هەزاران، دابڕینی ملیۆنان، دابڕینی ملیاران. واتە هەمیشە بێگومان لە لای چەپ دەخینمەوە. کە دابڕینەکانم دروست کرد، ئەو ژمارانە و ئەو ڕەنووسانەی کە لە ناو ئەو بازنە شینەی هەیە دەیخینمەوە. 19 کە 19م خیندەوە، ئەو جەدە 19 ملیار، 19 ملیار و 407 ملیۆن و 134 هەزار و هیچیش لێرە نییە بخینمەوە، کەواتە دەخینمەوە 19 ملیار و 407 ملیۆن و 134 هەزار. ئەگەر بمەوێ لە خانەکانیش دانێم، دابڕینەکان دروست دەکەم، دابڕینی یەکەکان، دابڕینی هەزاران، دابڕینی ملیۆنان دیسان و دابڕینی ملیاران. هەر یەک لەو دابڕینانە هەمیشە 3 خانەیە، 3 ڕەنووسە، هەمیشە یەکان، دەیان، سەدان، دیسان یەکان، دیسان دەیان، دیسان سەدان، یەکان دەیان سەدان، یەکان دەیان سەدان. ئەگەر بمەوێ بە دوور و درێژیش بنووسم، بێگومان لێرە چونکە جێ نەبووە تۆزە لە تەنیشتێک نەنووسراینە، بەڵام هەمیشە بە کەیفی خۆم بمەوێ لە کام خانە دەست پێ بکەم. بەڕای من لە خانەی ئەو خانانەی کە سفرن لەو کتێبەی نانووسرێن، پێویست ناکە بیان نووسین لە کاتی نووسین بە درێژی. بۆ وێنە لە چارەکەی ئەگەر دەستی پێ بکەین چەند سفر لە پێشی هەیە، 1 2 3، لێرەش 4 و 3 سفر لە پێشی. ئەو جە 3 بە تەنێ دەنووسرێ ڕەنووسەکە و هەمیشە ئەوەی لێرە دەنووسرێ 1 سفری زیاترە لەو ڕەنووسەی کە لە پێشی دەنووسرێ.
لێرە 3 سفر هەیە، لێرە 4 سفر هەیە، لێرە 5 سفر هەیە، لێرە 6 سفر هەیە، لێرە دەبووە 7 سفر هەبا چونکە بەخۆی سفرە هیچ نانووسرێ کەواتە لێرە دەبی 8 سفر هەبی، ئەوە 3 ئەوەش 3 ئەوەش 2 کەواتە 8 لە پێش ئەو نۆیەی دەبی 9 سفر هەبی، ئەوە 3 ئەوە 3 ئەوە 3 دەکانەوە، ئەوجە لە پێش ئەو یەکەی دەبی 10 سفر هەبی، ئەوە لێرە 3 3 3 9 یەکیش 10 کەواتە هەتا دێ هەتا بچمە لای دەستی چەپ بەهای ڕەنووسەکەی زیاد دەبی، هەمیشە 1 سفری زیاترە لە ئەو ڕەنووسەی کە لە پێشەویە لە لای ڕاستیتی. هەمیشە هێمای کۆش دادەنێم لە مابەینی ڕەنووسەکان، زۆر ئاسانە ئەگەر ئەمن پەیڕەوی یاسایەکان بکەم، ئەگەرە من پێدا چوونەوە بکەم، ئەگەرە من سفرەکان بژمێرم. بە نووسینیش بە پیتی 19 ملیار و 400 و ببورن 19 ملیار و 407 ملیۆن و 134 هەزار. ئەو جەدوایە کو دەینووسی بە زاراوەی خۆت 134 هەزار 134 هەزار 134 هەزار، ئەوە هیچ کێشە نییە. ئێستا ئەمن ئەو جۆرە شیکارانە یان ئەو ڕوونکردنەوانە دەربارەی ژمارەی گەورە هەموم بە چڕ و پڕی ڕوون کردیتەوە لەوانەکانی پۆلی 4 و پۆلی 6 کە حەز دەکەم زۆر جار زانیاریەکان دووبارە دەبنەوە، بە تایبەتی بڕەکان و دانانی خانەکان و دابڕینەکان و شتیوە، لەبەر هەندێ خوێندکاری ژیر دەتوانی هەمیشە بگەڕێەوە وانەکانی پۆلی 4 و 6 کە ئامادەنە کە دامناینە زیاتر لە 500 وانە هەیە لە کەناڵەکەم، هیوادارم کە سوودیان لێ ببینی، چونکە ئەوەی ڕاستی بیکاتە چی زۆری دەوێ ئەمن هەمان بابەت هەموو جارێ دووبارە بکەمەوە یەک بە یەک لاپەڕەکان کار بکەم. بەداخەوە کاتی هەموو پۆلەکانم نییە، هەستم کرد پۆلی 4 و پۆلی 5 زۆر پۆلی 4 و 5 و 6 هەتا ڕادەیەک زۆر لە یەک نزیکن وە زانیاریەکان زۆر جار دووبارە دەبنەوە. لێرە لاپەڕە 4 تەواو بوو، دەتوانم سەردانەچی لاپەڕە 5ش بکەم. لاپەڕە 5 ساغ بکەوە، پرسیاری 1 نووسین بە پیت بۆ ژمارە لەگەڵ نووسین بە درێژی بە چی لە یەک دەچن، بە چی لە یەکتر جیاوازن. ئەوەی ڕاستی بی نازانم لە بە چ بەیەک دەچن و بە چ لە یەکتر جیاوازن، بەڵام دەزانم بخینمەوە دابڕێنی یەکەکان، دابڕێنی هەزاران، دابڕێنی ملیۆنان. ئەگەر ئەو ژمارە بە پیت بنووسم دەنووسم 3 ملیۆن و 450,632. ئەگەر بمەوێ بە درێژی بینووسم ڕەنگە بەوەی لە یەک جیاواز بن کە لە کاتی نووسین بە درێژی لە جیاتی پیتی یان وشەی بۆ وێنە مەبەستم چییە 3 ملیۆن و 450,000 لە جیاتی ئەو پیتە هێمای کۆ دەنووسێ. ئەگەر ئەوە بێ نازانم وەڵامی ئەو پرسیارە چییە. پرسیاری 2 ژمارە 33 ملیۆن و 207,012 بەڕەنووس بنووسە. زۆر ڕێگای بیرکردنەوە هەیە کە بتوانم ئەو ژمارەی بنووسم بەبێ ئەوەی هەڵەی بکەم. یەکەم جار نابی پەلەپەلی بکەم 33 ملیۆن کە وشەی ئوم دیت لێرە 33 ملیۆن و لێرە ئەمن ڕادەوەستم دەچم ژمارەکەی دەنووسم 33 ملیۆن ئەوها 33 ئەوجە ملیۆن، چونکە ملیۆن
6 سفری لە پێشە ئەمن هەر 6 سفری دەنووسم 1 2 3 تۆزێک بەربڵاو 1 2 3 ئەوە هەر نەبی 33 ملیۆنەکەم نووسی ئەوجا 207,000 بە ئەویش بچم دانێم 207,000 ئەمن دەبی لێرە جێی بکەمەوە ئەگەر ئەمن هەڵەی بکەم بۆ وێنە لێرە دانێم 207,000 ئەوە تەمەشا دەکەم ناکاتە 207,000 دەکاتە 20,700 کەواتە هەڵەیە کەواتە دەبی جێی بگۆڕم ئەگەر لێرەم دانا 207,000 ئەوە باشە ئێستا 207 چونکە 3 سفری لە پێشە واتە 207,000ەکەم ڕاست دانا بێگومان ئەگەر لێرە داینێم 207 کە ئەدی هەزارەکە 3 سفری نابی ئەمن بچم لە خۆمەوە لە پێشی دانێم چونکە ئەو 33 ملیۆنە تازە ئەمن لەوەندەی زیاتر ڕەنووسم جێگای ڕەنووسم نییە کەواتە کە 33 ملیۆنەکەم هەیە ئەمن تەنیا 8 جێی 8 خانەم هەیە 8 ڕەنووسم هەیە ئەوە خانە یەکان دەیان سەدان دیسان یەکان دەیان سەدان ئەوجا دیسان یەکان و دەیان واتە ئەمن لەوەی زیاترم نییە هەرچ هات لە پاشی دەبی ئەمن جێیان بکەمەوە ناتوانم ئەمە زیاتر لەو خانانە زیاتر دانێم تەنیا دەتوانم ئەو سفرانە بکەمە ڕەنووس واتە 207ەکەی لە چێ بنووسم 207 یەک لە سفرەکان دەکەمە ڕەنووس سفرەکان وەکو ئەوەی وایە خانەبی بیان کەمە ڕەنووس بەڵام ئەو سفرە هەر دەمینێتەوە زۆریش گرنگە ئێستا زۆر باشە 33 ملیۆنم نووسی 207,000کەشم نووسی ئێستا دەگەڕێمەوە ئەو جەچم هەیە 7,012 تەنیا 12م هەیە 12کەی لە چێ بنووسم ئەگەرە من بێت و 12 لێرە بنووسم ئەوە 12 ئەوە ناکە 12 ئەوە دەکات 120 کاتە هەڵەیە ئەگەر بێت و ئەو هابی نووسم ئەوە 12ەیە کاتە ئەمن 2 خانەم هەیە کە سفرن زۆریش گرنگن ئێستا 33 ملیۆن و 207,012 ئەوها باشترە یان ئەوها جێگای خانەکان بنووسی خوێندکاری ژیر یان ئەوە تا سفری بنووسی و یەکەم لە لای چەپ ئەو ژمارەی کە هەتا پێ دەڵێ چەند ڕەنووست هەیە کە دەڵێ 33 ملیۆن واتە لە پێش 33 تەنیا 6 خانە هەیە دەبی ئەو خانانە سوودیان لێ وەربگرین هەتا ژمارەکە بەهەڵە نەنووسم ئەوجا ئێستا ئەگەر بمەوێ زۆر باش بینووسم دەنووسم 33 ئەوجا دەنووسم 207 ئەوجا دەنووسم 12 ئەوە دابڕینی یەکان دابڕینی هەزاران دابڕینی ملیۆنان 33 ملیۆن و 207,012 ئەوە نووسرا ڕاهێنان و شیکاری پرسیارەکان هەر ژمارەیەک بەڕەنووس بنووسە 21 ملیۆن و 11,212 ئەوەش هەروە 21 ملیۆنەکەی دەچم دەنووسم 21 ملیۆن کە 21 ملیۆنەکەم نووسی واتە 2 دابڕین هەیە لە پێشی هەریەکی 3 ڕەنووسیە 21 ملیۆن و 11,212
بێگومان ئەمن ناتوانم هەموو پرسیارەکان شیکارکەم چونکە هەر باشیش نییە و هیوادارم خوێندکاری ژیر هەمیشە بەخۆت هەوڵ بدەی شیکاری پرسیارەکان پاشان وەڵامەکەی خۆت لەگەڵ وەڵامەکانی من بەراورد بکەی یەکسەر نەی تەمەشای وەڵامەکانی ئێرە بکەیت کە هەست دەکەی زۆر ئاسانە بەڵام کە بە خۆت پاشان هەست بکەی ئەوەندەش ئاسان نەبکاتە زۆر باشە بە خۆت شیکار و شیتەڵی خۆت بکەی بەبیرکردنەوەی خۆت چونکە هەر کەسە بە جۆرەك دەیەوێت تێبگا لە پرسیارەکان. پرسیاری 4 55 ملیار و 55 ملیار و 55 ملیار و کەواتە ئەمن یەکسەر 55 کە وشەی ملیارم جێ لێ دەبی واتە 9 خانە هەیە لە پێشی ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 ئەوە 4 ئەوە 5 ئەوە 6 ئەوەش 7 و 8 و 9 ئێستا ئەمن دەبی ئەو خانانە بە ڕەنووس پڕ بکەمەوە ئەگەر پێویست کرا بەڵام لێرە زیاتر خانەم نییە ئەمن تەنیا 9 لەگەڵ 2 دەکا 11 خانەم هەیە بە هەمووی 55 ملیار 2 ملیۆن و 2 ملیۆن و کاتە بچم 2 ملیۆنەکەی بنووسم 2 ملیۆن 2 ملیۆنەکەی لە چێ بنووسم لێرە 2 ملیۆن چونکە ئەگەر لێرە بنووسم دەبیتە 20 ملیۆن ئەگەر لێرە بنووسم دەبیتە 200 ملیۆن کاتە ناچارم لێرە بنووسم 2 ملیۆن ئەوە 2 ملیۆنەکەش بنووسی چونکە 2 دەبی 6 خانەی لە لای ڕاست هەبی ملیۆن ئەو هەیە ئەو 2 ملیۆنەکەش بنووسی کاتە ئەو 2 سفرە زۆر گرنگن کە ڕاست بیان نووسم 2 ملیۆنەکەشم نووسی ئەو جا 116,000 باشە 116,000 دەبی ئەمن لێرە جێی بکەمەوە چونکە تەنیا ئەو سێ دابڕینە دابڕینی هەزارانە 116 ئەمن ئەگەر هەڵم کرد لێرەم نووسی ئەوە سنوورەکەم تێپەڕاند ئەمن چوومە لای یەکەکان ئەوە نابی کەواتە دەبی 116 لێرە جێی بکرێتەوە ئەوها 116,000 ئەوە جێی کراوە ئەو جە لێرە چماوە تەنیا 7 واتە لە دابڕێنی یەکەکان تەنیا 7 ئەگەر لێرە بنووسم ئەو دەکا 700 ئەگەر لێرە بنووسم ئەو دەکا 7 تەنیا 7 هەیە ناچارم لێرەی بنووسم کەواتە چی لێ دێ ژمارەکە 55 ملیار و 2 ملیۆن و 116,007 دابڕین 4 دابڕینم هەیە هەر یەکەی 3 ڕەنووسە تەنیا ئەوە نەبی 2 ڕەنووسە هیوادارم ڕۆنبی بەهای ڕەنووسی شین بۆ هەر ژمارەیەک بنووسە لێرە خانەیەکان خانەی دەیان خانەی سەدان خانەی 1,000 خانەی 10,000 واتە 2 جاراندا دەکا 20,000 بەهایەکەی 20,000 لێرە بەهایەکەی چەندە یەکەکان دابڕینی یەکەکان دابڕینی هەزاران و دابڕینی ملیۆنان لێرە 1 ملیۆن 10 ملیۆن 100 ملیۆن واتە 700 ملیۆن بەهایەکەی 700 ملیۆنە لێرە یەکەکان دابڕینی یەکەکان دابڕینی هەزاران دابڕینی ملیۆنان و دابڕینی ملیاران بەهایەکەی 9 ملیارە لێرە دابڕینی یەکەکان دابڕینی هەزاران دابڕینی ملیۆنان و دابڕینی ملیاران بەهایەکەی 4 ملیارە لە کام لەم دوو ژمارەیە ڕەنووسی 7 بەهای خانەی بەرز دیاری دەکا واتە بەهایەکەی زۆرترە ئایا لە ئە یان لە ب بێگومان هەتا ڕەنووسەکە لە دەستی چەبی باشترە لێرە دابڕینی یەکەکان
ئەو حەفتە بەهایەکەی 7,000 لێرە حەفتەکە دابڕینیەکەکان بەهایەکەی تەنیا 7 واتە وەڵامەکە لە خانەکە بەرزترە، ژمارە 7 خانەکەی بەرزترە، هەتا لە دەستی چەپی بێگومان بەرزترە. لێرەش زۆر لە دەستی چەپە، لێرە زۆر لە لای ڕاستە. کەواتە وەڵامی ڕاست لە پرسیاری دا وەڵامی ڕاست 100% ئەوەیە، چونکە وەکو دەبینین زۆر لە لای چەپە. لێرە دیسان لە لای چەپە زۆر کەواتە ڕاستە، چونکە لێرە بەهایەکەی چەندە؟ 700 لێرە بەهایەکەی 700,000. ئەوەش زانیمان. پرسیاری 12 نووسینی ژمارەکە بە پیتی تەواو بکە. دابڕینەکان دروستکەم، دابڕینی یەکەکان، هەزاران، ملیۆنان و ملیاران. بزانم چیان نووسە؟ 2 ملیار و کە 2 ملیار نووسرایە واتە لێرە دەبی ئەمە چ بنووسم؟ 984 ملیۆن. 900ەکەی دەنووسم، 900 کەواتە لێرە دەنووسم 900 بە پیت 900 وەکەش نووسرایە 984 ملیۆن و 52,000 و لێرە چ نووسرایە؟ 681. 681 هەشتاویەکەکە نووسرایە، ئەمە دەنووسم 600 وەکەش نووسرایە، کەواتە تەنیا 600. تەواو. کەواتە زۆر ئاسانە. ئەگەرە من پەلەپەلم نەبی دابڕینەکان دروستکەم، ئەگەرە من پێنووسی ڕەنگا و ڕەنگم لەکن بوو، هەمیشە زانیم لە ڕاستەوە بچمە چەپ و یەکەکان هەزاران، ملیۆنان، ملیاران لەبەر بکەم و زۆریش ئەمن دەبی ڕاهێنان بکەم. تەواو بکە. ئەو ژمارەیە هەیە بە دوور و درێژی نووسرایتەوە. دابڕینەکان ئەگەر دروستکەم، یەکەکان هەزاران، ملیۆنان و ملیاران. پێنجەکە تەواو بووە. چەند سفری دەبی لە پێشبی؟ لێرە 3 لێرە 3 لێرە 3 9 سفری دەبی لە پێشبی و 9 سفریشی لە پێشە 3 ئەوە ڕاستە. بەڵام ئەمن پێویست ناکە ئەوەی چاکەم. ئێستا لە پاش ئەو پێنجەی چ دێ؟ ئەمن دەبی 3ەکەی زوو بنووسم کە نەنووسرایە لێرە. ئەمن ئەو 3ی دەبی بنووسم، ئەوجە چەند سفری لە پێش دانێم. لێرە ئەگەرە من 9 سفرم هەبوو واتە لێرە دەبیتە 8 سفری لە پێشدانێ، یان چونکە لێرە 7 سفرە لێرە دەکا 8 لێرە دەکانەوە هەتا دێ سفرێک زیاد دەبی، واتە 3ەکەی بنووسە و 8 سفرێکی لە پێشدانێ 1 2 1 2 3 1 2 3 ئەوە دەکا 8. هەر سێ بە تەنێدایان نێ هەتا بتوانی بیان ژمێری. ئەوجە پاشان یەکەکە نووسرایە، پێنجەکەش نووسرایە، شەشەکە ڕەنگە نەنووسرابی، ئەویش نووسرایە، پاشی شەشی چ نەنووسرایە، سفرەکە پێویست ناکە، ڕەنگە هەشتەکە نەنووسرابی. باڵێ هەشتەکە نەنووسرایە. ئێستا ئەو هەشتەی دەنووسم، چونکە لێرە 1 سفر هەیە واتە لە پێش هەشتەکەی دەبی 2 سفر هەبی. هەر ئەو هەیە، چونکە هەشتەکە لە خانەی سەدانە تەنیا 2 سفری لە پێشە. ئەوەش تەواو بوو. ئێستا هەر ژمارەیەک بە 2 شێوەی تر بنووسە و پرسیارەی ئەمن چا ناکەم، هەست دەکەم بیهێڵمەوە باشترە، چونکە یەکەم جار زۆر دوور و درێژە، دووەم جاریش ئێستا تێگەیشتم کە یاسا و ڕێسایەکە کووە. بەکارهێنانی پێدراوەکان خشتەکە بەکاربینە بۆ شیکاری پرسیاری 16 و 17. ئەو خشتەیە دەربارەی دووریە لە ڕۆژیان لە خۆریان لە هەتاو بزانێت.
هەسارەکانیش و بە چەند کیلۆمەتر دوورن لە خۆر. لێرە بەداخەوە ناوەکانیان بە لاتینی نەنووسیە کە باشتر دەبوو، لەبەرچ مەبەستم بە لاتینیان بە مەبەستم بە پیتی لاتینی نیە، مەبەستم کە پێ دەڵێن ئینگلیزی، ئەوەی ڕاستی بە ئینگلیزی شار لە لاتین نیە، بەڵام ئەگەر ناوەکان بە لاتینی بنووسین وەکو لێرە نپتۆن و پلوتۆ شتیوە، ئەو کات لە کاتی گەڕان بە دوای زانیاری زۆر زۆر ئاسانترە هەتا ئەوەی بە عەرەبی بنووسین کە زۆر زانیاری نییە بە دەربارەی ئەو جۆرە هەسارانە. هەر لەبەر هەندێ ئێستا بزانم پرسیارەکان چنە. پرسیاری ژمارە 16 کام هەسارە نزیکەی 6 ملیار کیلۆمەتر لە ڕۆژەوە یان لە خۆرەوە دوورە؟ نزیکەی، هیچیان لێرە 6 ملیار نییە، ئەوە دابڕین یەکەکان، هەزاران، ملیۆنان و ملیاران، تەنیا ئەوە ملیارە و ئەوەش ملیارە، ئەوانی دیکە ملیاریان نییە، کەواتە یان نپتۆنە یان پلۆتۆیە. بلۆتۆش نە، ئەوە بلۆتۆ بە عەرەبی چونکە پێیان نییە دەنووسن بلۆتۆ بەداخەوە. ئەو جۆرە هەڵانە ناکەین ئەگەر یەکسەر لە لاتینیەکەی بینم. ئێستا کامە لەو دوانە نێزیکن لە 6؟ بێگومان پێنجەکە نێزیکترە لە 6، کەواتە وەڵامەکەم پلوتۆ، هەرچەندە پلوتۆ ئێستاش هەسارە نییە، لایان برد چونکە گچکە بوو. بەڵام ئیدی ئەوە زانیاریە تۆزەک کۆنە، کەواتە وەڵامەکەم لێرەیە، چونکە ئەو 5 ملیارە نێزیکترە لە 6 ملیار، چونکە نووسرایە نزیکەی. پرسیاری 17 هەسارەی نپتۆن نزیکەی چەند ملیار کیلۆمەتر دوورە؟ بە نزیکەی چەندە؟ چونکە لێرە چارە بەداخەوە ناتوانم بیکەمە 5 ملیار، هەر دەیهێڵمەوە نزیکەی 4 ملیار کیلۆمەتر، ئەوانە هەموو دەکەمە 0. بەڵام ئەگەر بهات بە ئەو ژمارەیە 5 بایان 6 بایان 7 بایان 8 بە، ئەو چارەم دەکردە 5. بەڵام لێرە تەنیا 4 ملیار کیلۆمەتر. پرسیاری 18 هەڵە لەکوێدایە توانا وتی ژمارە ئەو ژمارەیە چەندە؟ 2,200,000. باشە، هەڵەکە لەکوێیە؟ ئەمن دابڕینەکان دروست دەکەم. دابڕینی یەکەکان هەزاران، ملیۆنان، واتە کە ئەم دابڕینەکانم دروست کرد لە لای چەپ دەست پێ دەکەم، ئەو بازنە کەسکە 20 میلیۆن و هیچ هەزارەکم لێرە نیە تا بیخینمەوە، کەواتە 20 میلیۆن و یەکسەر دێمە ئەو لایە 20,200,000. ئەوە هیچ هەڵەی ناکەم، بەڵام توانە چی گەوتیە؟ 2 میلیۆن، ئەوە 2 میلیۆن نییە، و 200,000 نابی، ئەوە هەڵەیە، هەر زۆریش هەڵەیە. ئەو ژمارە کە بە پیتی ڕاست بکەوە ئەمن لێرە ناینووسم، بەڵام 20,200,000 بنووسە، 20 میلیۆن و ببورن 20,200,000، 20,200,000 و شتیوان نییە، هەمووی سفرە، هەمووی سفر بوو لێرە. پرسیاری 19 بچووکترین ژمارە لە 9 ڕەنووس پێک هاتبێ و ڕەنووسەکانیش دووبارە نەبوو بنەوە کامەیە و بەهای خانەی ڕەنووسی 2 لەو ژمارەیە چەندە؟ هەتا بڵێ پرسیارەکی زەحمەتە، هەتا بڵێ، چونکە هیچ لەو جۆرە پرسیارانە نەشی کار کرایە نەباسی کرایە، کەواتە
ڕێنوێنیش نازانم مەبەستیان چیە. ڕێنوێنی ئایا مەبەستیان زەحمەتە، قورسە، سەختە؟ ئەگەر وا با دەیان نووسی بەرەنگاری. بەڵام ئەمن لێرە بزانم کوب چاچیکەم. لێرە ئەمن خانەکانم دروست کرد، دابڕینی یەکەکان و هەزاران و ملیۆنان و ملیاران. ئەوەی ڕاستی بی بەخۆی دەبووە خانەکان هەمووی لە تەنیشتێک دانێم، بەڵام ئەمن گوتم هەتا جیاوازی هەبی هەتا بزانین دابڕینەکان لە یەک داببڕێن بە ئەوها دروستیان کام. هیوادارم هەر ڕوونیش بی. ئێستا ئەو چونکە نۆڕە نووسە، ژمارەکەم لە نۆ ڕەنووس پێکاتە و نووسرایە بچووکترین، کەواتە ئەمن ڕەنووسەکان ئەوها دەنووسم 0 1 هەتا 8. نۆی نانووسم چونکە نۆ ڕەنووسە چی گەورەیە تا پێم بکرێ ڕەنووسە گچکەکان وەردەگرم. ئەوجا ئێستا چ دەکەم؟ گەورەترین ڕەنووس دەینم لە خانە یەکانی دادەنێم. پاشان چونکە خانە یەکان لە هەمووی بەهای کەمترە، هەتا ژمارەکەم بچووکترین ژمارە بی ئەوها دایان دەنێم. 6ەکەش لێرە دادەنێم، 5 لێرە دادەنێم، 4 لێرە دادەنێم، 3 لێرە، 2 لێرە، 1 لێرە و 0 لێرە. ئێستا هەموو ڕەنووسەکان جێیان باشە، تەنیا 2 ڕەنووس نەبی. لەبەر چونکە من ئەگەر 0 لێرە دانا ژمارەکەی کەواتە ناکاتە نۆ ڕەنووسی، چونکە ئەو 0 هیچ مانای نییە لێرە داینێم، کەواتە ژمارەکە تەنیا دەکا 8 ڕەنووسی. 1 2 3 4 5 6 7 8 هەتا ژمارەکە بکاتە نۆ ڕەنووسی. ئەمن جێی ئەو یەکە و ئەو 0ی دەگۆڕم، 0ەکەی دەینمە ئێرە. ئەوجا ئێستا ژمارەکەم نۆ ڕەنووسیە و بچووکترین ئەو ژمارەیە کە هیچ ڕەنووسەکان دووبارە نابنەوە، ئەو هادایان دەنێ. ئێستا دەیخینەوە ژمارەکە 102 ملیۆن و 345 هەزار و 678. پێداچوونەوە و ئامادەبوون بۆ تاقیکردنەوە بەهای ڕەنووسی شین. ئیدی ئەوە زانیمان بەهایەکان کۆ لێرانە بەهایەکەی 7,000، لێرە 600. ئێستا پرسیاری 22-23 لە هەر بەستەیەک یان دەستەیەک 100 پارچە دراو لە جۆری 500 دینار هەیە. 100 پارچەی 500 دیناری. پرسیاری 22 چەند پارچە 500 دیناری لە 10 بەستە هەیە؟ ئەگەر لە 100 500 هەبوو ئەدی لە 10 واتە ئەمن ئەو 100 هینە دابەشی دەم کرد بووە 10. 500ەکەش دابەشی 10 دەکەم دەبیتە 50، کەواتە وەڵامەکەم دەبی 50 بی. چونکە لە هەر بەستەیەک 100 هەیە، کەواتە ببورن ئەوهانیە لە هەر بەستەیەک 100 پارچە هەیە. چەند پارچە لە 10 بەستە؟ بەڵێ چەند پارچە هەیە؟ لە 100 هەیە، لە 10 دەبی چەند هەبی؟ لە هەر بەستەیەک 100 پارچە لە 10 بەستە دەبی ئەمن جاران بکەم، ئەوەیە ڕاستی بی. جارانی 100 بکەم، کەواتە دەبی 1000 پارچە هەبی. چونکە ئەو بە پێچەوانە نووسرا بوو، بە پێچەوانە نووسرا، کەواتە دەبی 1000 پارچە 500 هەبی لە 10 بەستە. زۆریش ئاسانە ببورن کە لەو هەڵەیە. لە 1 بەستەی 100 هەیە، لە 10 بەستەی
بێگومان 1000 هەیە، چونکە جارانی دەی دەکەم ئەو سەدەی. ئێستا پرسیاری 23: ئەگەرە من 50,000 دینارم هەبوو، ئایا چەند بەستەم هەیە؟ چونکە 100 پارچە و هەر پارچەی پێنج 100 دینارە، ئەگەرە من جاران بکەم، 100 جارانی 500 بکەم، دەکاتە 50,000، کەواتە یەک بەستەم هەیە. وەڵامەکەی یەک. لێرە پیتی گونجاو بۆ ژمارەکان هەڵبژێر، تێنەگەیشتم مەبەستی پیتی گونجاو چییە، بەڵام شێوازەکەی دەتوانم تەواو بکەم، چونکە لێرە هەتا دەچمە لای چەپ سێ زیاد دەبی، کەواتە پاشی هەژدەی سێ بێ دەکا 21، دوای دەکا 24، دوای دەکا 27، کەواتە ب ڕاستە. ئەگەر مەبەستی پیتی گونجاو ئەوها بوو، کەواتە پیتی ب. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 4 و لاپەڕە 5. هیوادارم ئەوانەیە سوودی هەبی و هیوادارم بگەڕێنەوە ئەوانانەی وانەکانی پۆلی 6 کە زۆر نێزیکە لە وانەکانی لە لاپەڕەکانی پۆلی 5، هەتا لاپەڕەیەکی نوێ هەر بژی.